من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. تەنها بەناوی خوای بەخشندەی میهرەبان. سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خوشک و برایانی ئازیز. شاد و کامەرانین ئەم جارش لە ئاڵقەیەکی نوێی بەخشین پێتان شاد دەبینەوە. ئازیزان و خۆشەویستان، لای هەموو لایەکمان ڕوون و ئاشکرایە دوا بە دوای و کارەساتەی بەسەر ناوچە جێناکۆکانی هەرێمی کوردستان بەسەر هاوڵاتیان داهات، زۆرێکیان ئاوارە بوون لەسەر زێدی با و باپیرانیان. بەشێکیان ڕیان کردوێتە کفری و دەوروبەری. ئێمە ئەمڕۆ لە قەزای کفری ئەمانەوێت 150 خانەوادەی میوانی دروست خورماتوو کە لە قەزای کفری نیشتە جێبوون و ڕیان کردوێتە ئەم سنوورە بە خۆراک هاوکاریان بکەین و بۆ ئەوەی بەشێک لەو مێنەتی و ناڕەحەتی و ناخۆشێکە ڕویان تێکراوە بۆیان ئاسان بکەین و کار ئاسانیان بۆ بکەین. چەند ساتێک لەگەڵمانە بوو. بەڵێ ئەم عالەمە هەمووی هاتیە بۆی لە خەڵکی دوو زین گشتی حەساوکە هیچی نێناوە لێل خۆیە و گشتی حەساوکە بە هیچ هینێک و نهاتێ بۆ عێراقە. ئێمە دەستخۆشیەکەین لەم یارمەتیەکەوەها ئەیدەن بە عالەمە و ئەم عالەمە گشتی لێ قەومیەوە. وەڵڵی هەیە 4-5 ماڵها لە یەک خانیەکە، ئەوەش یانی ژیانی زۆر ناخۆشە. هیچمان نێناوە غەراز گشتی هەیە هەر سەڵت و قوڵ خۆی دەرچووە لە ناکایە گشتی لە ناکایە دەرچووە. وەڵڵا لەیرە ژیان هیچ ژیانی نییە، ناوەڵا ژیانی زۆر ناخۆشە. وەڵڵا خەڵک ئێستا حالێن هەموو شتێکی پێویستە بۆ خواردەمەنی بێ، بۆ مساعدە بێ، بۆ جلوبەرگ بێ، بۆ گشتێک هەر پێویستیە. ئەمە سێهەم جارە بەخشین هاوکاریمانەکەن بۆ زۆر مەمنونیانین و دەستخۆشیان دیەکەین. کاکە ئێمە لێ قەومیایی، ئێمە دەربەدەرین، ئێمە خەڕدووسین، ئێمە ئەوەی کەوە ئێمە کراوە کەس نەکراوە وە جوولەکە نەکراوە. ئەمە چەند گلێتە هاوەرەی، ئەمە چەند گلێتە ماڵسوتیایی، ماڵڕمیایی، سیارەمان ڕۆیە. ژیانی ئەمە ساتاڕە، ژیانی تاڵە. ئەگەر ڕاستیت گەرەکە ژیانی تاڵە، ئەم خەڵکە ژیانی تاڵە، ئەم ژیانە وەی لەو نەبشوەتە سەر. وەڵڵاهی ژیانمان ڕەشە، ژیانمان تاڵە. کاکە پیاوە هەیە دەما هالە کەیلێکە لە خێما ئیدارە ناکەین. کەلوپەلمان نێلا، کەلوپەل ئەچین کەلوپەل بێرین نایە لندەریکەین، لە دووست نایە لندەریکەین قەرار قەتعی. ئەرێ وەڵڵا ئێمە ژیانمان ڕەشە. ئەمە
هەتاکەی ساڵێ 2 10 20 هەتاکەی من یەکەم جار بەکەرانی کەناڵەکەدانەکەم ئێستا ئێوەش بەخوا پەنای خوا و یعنی یامانەوە ئێوە ئێمە خۆمان ڕاستی من خۆم شخصی خەڵدوزم وەرتی دەرجمە کابرای کرێکارم نە مەعاشێک بێ نە هیچێک مەیە ماڵ ماڵم ئەوە تا نەرودۆی دەشت بیە حاڵمان نییە داوا لە گشت پرساکانەکەم ئاوەڕێ لەم خەڵکە بدەنەوە و خەڵک بێتە بۆ شوێن خۆی یعنی ئەمە حاڵ نییە تایە ئەمە ژیان نییە تایە نە ڕۆژێکە و نەدوانە ڕجان یەکەم بەس چایەوە فەقیرانە بکەفێ ئیسم ئەمە نە ڕۆژێکە و نەدوانە نەسییان ئەمە حاڵی مایتایە ئیسا دوور ئەمە حار دۆ سوالگە مالیاتە هەر ڕۆژی هاینە شوێنێکە ئیسا مەگە لە ماڵی خۆمانە بێت بەس ناین بخۆین بخەبی کەس نایێت شێکجێ بەس ئیسمە عنی ڕەزەڵەت زۆر هاتایی ئێستا خۆمان سە گشتماوەتی ینی هیچمان بەس کەرپلەکان بەرمان دەرچمانە هیچمانی خۆمانە ناوە یەکەم خوارد دووەم یامانەوە بی تۆزی عنی هۆشماتان ناودانا بەخوامە هیچمانی خۆمان ناوە وڵە برا ئێمە لە سەعات 2 شەو دەرچووین هیچمان نەبوو لەگەڵ خۆم بەس خۆمان و کەرپەلەکەی بەرمان ئیتر ئاڵتونمان پارەمان ماڵمان حتا ماڵەکەم سوتیاوە هیچم بۆ دەرنەچووە ماڵەکەم سەیریکە ینی دڵت ناوە سەیریکە گشتی بێتە هێشت و زوخاڵ و خەڵک بەتانی داوە پێم خۆتی شەزانی لەم سەودا زستانە زستان قاپی لێمان کرد پێویستیمان بە هیتەرە بە زۆپەیە بە نەوتە بە جلوبەرگی مناڵە بە جلوبەرگی فەرش و بەتانیە خۆمان کەرپەلەکەی بەرمان دەرچووە بەخوایسە بە خێرە و مەنێل ئەژین وەڵڵا بە خێرە و مەنێر و بە خێرخواست مەمنونم لە خێرخوازان کەوا لا لە ئاوارەکان دووس خوڵماتوەکەنەوە مناڵمان مەکتەبی ڕۆی خۆمان دەواممان ڕۆیی داوامان لە هەرێمی کوردستان لە حکوومەتە خاپیەکمان بۆ بکاتەوە مانگەڕێتەوە بە ماڵەکان خۆمان یان ئەوەتانی لەم لەمەوە ناوچینەوە قسمانێ بۆمانی دابین کە هاین لەسەر دڵ خەڵک بەخواین دەبان سەر دڵ خزم و کەس و کات وەڵڵا مەمنونین دێیان خوا پاداشتیان بداتەوە خوا ئەجریان بنووسیە زۆر مەمنونین دیان هەرچی شتێکمان بەنێ حەز باشە هەرچۆن باشە چونکە ئێمە خۆمان جلوبەرگەکەی خۆمان دەرچیمانە هیچمان ناوردە لەگەڵ خۆمان ئەمە تەبعاً پێویستیمان و هەموو شتێکە بە خۆراکە بە تەباغە بە غازە هیچمان نییە ئێمە عین لە سەحرا کێشەکەی بە خێراتم تانەکەم وەکو نووسینگەی بەخشینی کفری و هاوکاری نووسینگەی دووز و کەلار توانیمان ئەمە سێم وەجبەیە لە کفریا تەوزیعەکەن یەکەم وەجبە پێکاتووی لە شیر و لە حەفاظەوەمانە دووەم وەجبە لە هەر عایلەیە دوو بەتانی و دوو دۆشەک و پیکنیکە سێم وەجبەشەم خۆراک بی و حەسیر بی و تێکەڵ بی مشەکەل فەرشوەمانە ئەمیش ئەمە سێم وەجبەیە لە شاری کفری تەوزیعەکەن 150 خانەوادەی میوانە بەڕێزەکانمان لە شاری دووس پێکاتە لە خۆراک و بەشێکیش لە بەتانی و کەلپەلوەمانە و خوا جەزای خێرەوانەشە بدە دەزگای خێرخوازیمان لە سلێمانی توانیان ئەمەمان بۆ دابینکەن و داواکارین لە خێرخوازان هەم پێویستیان ئیساکە خاستەن لە زمسانە پێویستی زۆر داوامان لەکەن لە بەتانی و زۆپەوە ئەمانە وەدەقیقی وە نووسینگەی بێژین دووزە وە کاکسماعیلە زۆر یەکەم ڕۆژ 100مان تەوزیع کرد و 150کەمان لێ دەرکرد بێ ئەوەی سەیریکەن تیکرارێکی تیابێ ئەمە سێم وەجبەمانە سەی جەردیەکەین ناوتر هالامان ئیساکە ئەو ناوی لە تەواوەیە ناوتر هینەکەین بێ ئەوەی تیکرار بێ وەکو نووسینگەی بەخشین و دووس نایلین تیکرار بێ ئینشەڵڵا دیارێمە وەکو نووسینگەی بەخشینی دووزی کۆمەڵ ئیسلامی
باوکاری نووسنگەی بەخشینی قەزای کفری ئەمە چەند جارێکە هاوکاری و پێداویستی بە ئاوارەکانی دروست ئەگەیەنین جاری پێشوو پێش زیاد لە 300 ماڵ هاوکاریان هێنا ئێستایش دەستگای بەخشین توانی هاوکاری 300 ماڵ بگەێنێتە ئاوارەکانی قەزای دروست خورمات و یارە برێتیە لە 12 مادە لە هەموو پێداویستیەکانی خێزان و ئێمە ڕۆژانە لەگەڵ برایانمان لە کفری ناوەکانیان ئەنووسین حازیانەکەی ئامادەیانەکەین هەڵدەن لەگەڵ دەستگای بەرنامی بەخشین کۆمەک و هاوکاریان پێ بگەێنێ بۆیە لێریشۆ داوا لە خێرخوازانەکەم داوا لەو کەسانەکە خی گەورە سەرود و سامانی پیان داوە هاوکاری دەستگای بەرنامی بەخشین و تاوەکو بتوانن هاوکاری خەڵکی دووزی خورماتوو بکەن بەڕاستی زۆر لیان قەوماوە زۆر ینی هیچیان نەماوە هاتوون بۆیە داوا لە خێرخوازانەکەم ئەو کەسانەی کەوا خی گەورە ماڵ و سەرودی پیان داوە هاورێک لەم خەڵکە بدەنەوە بەحقیقەت ئەم خەڵکەوە ئەیبینین هەر هەمووی خۆی ساڵانی پێشوو لە خزمەت خەڵکیا بوو بەڵام ئەوە تا ئێستا چاوەڕێی دەستی خێرخوازانە توانین لە ڕێگای بەرنامی بەخشینەوە هاوکاری ئەو خەڵکە بکەین پێداویستەکانیان بۆ دابین بکەین وا بەرەو زستانە ڕوا بەرەو سەرما ئەڕوا خەڵکی زۆپەی نییە بەتانی نییە نەوتی نییە بۆی داواتان لێگەین هاوکار بن دەستبار بن. وەک بیتان دەستگای بەخشین لە قەزای کفری مرۆشتوانی 150 خانەوادەی میوانی خورمات و خزمەتیان بکات ئەوانن ساڵانێک خزمەتی خەڵکانێکی هەژار و نەداریان دەکرد لە سەرزێدی باب و باپیرانی خۆیان بەڵام بەهۆی ئەو کارە ساتەی کە بەسەریان هات ئمڕۆ پێویستیان بەوەیە ئێمە و ئێوە بە هەمومان بتوانین لە خزمەتیان نابین و ئەو بارە هەموارەی کە بەسەریان هاتووە هەمومان دەستبار بین لەگەڵیاندا بۆ ئەوی مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانیان کەم بکەینەوە لە قەزای کفریەوە ئەچینە کەلار بۆ ئەوەی 150 خانەوادەی تر لەوێ هاوشەوەی ئەوانە هاوکاریان بکەین و دڵیان خۆش بکەین لەگەڵمانە بن. وەک خۆتان نەزانن دەستگای بەخشین ئەو دەستگایەکەوە بە هاوکاری و سپۆنسەری ئێوەی خێرخواز و بەخشندا ساڵ لە دوای سات و هەر کێشێک و لە هەرێمی کوردستان دەکات لە هەر کوێ بێت بەهۆی دڵسۆزی و هاوکاری و کۆمەشەکانی ئێوە دەستی بەخشندەوی میهرەبانی دەگەێنێتە ئەو خەڵکێکەوە پێویستیان بە هاوکاری و کۆمەچی هەیە. وەک بینیتان هەر ئیمڕۆ لە قەزای کفری توانیمان 150 خانەوادەی میوانی خورمات و هاوکاریان بکەین بە پێدانی خۆراک بەسەریاندا. دواتر ئێستا لە شاری کەلار زیاد لە 150 خانەوادەی میوانانی خورمات و خۆراکیان بەسەر دابەش دەکەین بۆ ئەوەی بەشێک لەو هەموو ئازار و مەینەتی کە ڕووی تێکردوین بۆیان ئاسان بکەین.
پێشەوەی ئاها ئاوارە بێت خەڵکانی دووز پێشەوەی هاوارە بین خەڵکانی دووز ئیتر ئێمە لە جێگای خۆمان یعنی ژیانی ڕۆژانەمان زۆر ئاسایی هیچ کێشە و کەم و کورتیەکمان نەبوو دوای ئەوەی ترە و خوڕقاتێ لە ڕوویدا لە دووز خورمات و تر ئێمەش یعنی وەزعەکە هیچ باش نەبوو دۆخی دووز هیچ باش نەبوو هەستانی تر ئاوارەی شاری کەلار و ئەو مەناتقێ لە بمووی ئیتر ئێمەش زۆر سوپاسی ئەو لایەناناکەین کەوا هاوکاریان کردوین زۆر سوپاسیانەکەین و بەلەوەی یعنی ئێمە ئاوارەی هەرێم بین ئێمە خۆمان دەست یارمەتیمان درێژە کرد بۆ کەسانێکی ئاوارە وەکو عارەبەکان و شتانە ئیسەیتر خۆمانیش ئاوارە بووینە و تر سوپاسی ئەو لایەن و کەساناکەین کەوا یارمەتیمانەدەن و خوای گەورە جزای خێرام بداتەوە کەسانێکەیە ئاڵتونیان جێشتووە سیارەیان جێشتووە هەموو شتێکیان جێشتووە من کەسانێکە ناسم یعنی دوکانەکەی لەوانەیە بایی بە مڵکوینەکەی بای ملیارێک بێستانیانە و فەرود کراوە نەوکم کەسانێک و چەنەها کەس لە شاری دووس خورمات و ئەو کارە ساتاتە سەرمانە و ئاها دەربەدەر بووین و لەبان لە جێگا و ڕێگای خۆمان ئەگەر ئەم خەڵکە نەبوایە و ئاها هەموو دەستگا و خێرخوازیەکان یعنی تر ئێمە ڕوومان لەکوێ بکردایە چی بە هەموو وەگشت جۆرێک هاوکاریان کردوین زۆر سوپاسیانەکەین و خوای گەورە دەستیان خۆش بێ و خوای گەورە سەرکەوتویان کە ڕەحمتان لێ بکایە خوا ئاگاداریتان بێ بەڕووی تۆ قوتی لە ماڵ دەرچمانە غەدرمان لێ کریاوە زۆر سپاستانەکەین زۆر مەمنونتانن بێتان ڕازی بێ ئیتر نازانم لێژم ژیانمان وەڵا ئەوە زەمان ناچاریە ئەی دەچی بکە ڕووی تۆ قویت هالی ناو خانیەکە تا بخوا 4 ڕۆژاینتی ئایستا ئیزنمانە دەنێژن دەرچین بڕۆم بۆ لایەت وەڵا ماڵتان ئاوە بێ زۆر مەمنون لێتە ئێمە وەکو خەڵکی دووس خورمات و زۆر سوپاستانەکەین کە ئەمەشیانە تەوزیعکەن بەسەر شاری دووس خورماتووە بەڕاستی شاری دووس خورمات و زۆر مەزڵومە هەمووی بە جلوبەرگی خۆیەوە دەرچووە ئێتی هیچ شتێکی بۆ دەرنەچووە هیوادارین ئەم حکومەتی هەرێم و حکومەتی عێراق مشورێکی ئێمە بخوات ئیتر ئێمە زۆر سوپاسی ئێوەکەین بەڕاستی ماڵوا هەیە 4 ماڵ 5 ماڵ لە یەک حەوشەکە دانیشتووە یعنی زۆر ڕەزالەتمان هەیە هیوادارین نەجاتمان بدەن ئیتر خێرخوازان زیاتر هەوڵ بدەن زیاتر لە خەڵکی دووس خورمات و تێبگەن کە چۆنین ڕایان کردووە کە هیچ شتێکیان بۆ دەرنەچووە هەمووی لە ماڵ و حاڵی خۆیان بە جلەکەی بەرخۆیەوە دەرچووە و زۆر سوپاسی ئەم دەستگایی ئەوەی شاکەین ئەمە چەند جارێکە یارمەتیمانەدا بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە وەکو نووسینگەی بەخشین کەلار ئەمڕۆ ئەوە هەستاوین بە تەوزیعکردنی خۆراک بەسەر میوانانی دووس خورمات و لە نووسینگەی کەلار و شایانی باسە هەر ئەمڕۆ لە شارۆچکەی کفریش هەمان خۆراکمان تەوزیع کردووە لە سەعات نوێ بەیانیوە تاوەکو نیمەڕۆ 150 ماڵمان تەوزیع کردووە لە قەزای کفری و ئەمڕۆژ لە کەلار 200 حسە خۆراک تەوزیعەکەین و ئاواکارین لە خێرخوازانیش هەردەم بەدەم دەستگای بەخشینەوە بڕۆن بۆ ئەوی بتوانین زیاتر هاوکاری ئەم خەڵکە فەقیرە بکەین کەوا لە ماڵ و حاڵی خۆیان دەرکراون ماڵیان تەقێنراوەتەوە ماڵیان سووتنراوە بە دەستی فەتی لە ماڵ دەرچوونە ئەوەی کە بوویانە لە دەستیان داوە جا ئێستا محتاجن بە بەتانیەک بە کێسەیەک برنج بە هەر شتێک زۆر محتاجن داواکارین لە خێرخوازان زیاتر بەدەم دەستگای بەخشینەوە دێن بۆ ئەوەی ئێمەش بتوانین زیاتر هاوکاری ئەو خەڵکە فەقیرە بکەین لە دەبەری گەرمیان زیاتر ئاوارەی دۆستکەوتووەتە منتەقەی کەلار و کفریوە داواکارین لە هەموو خێرخوازان لە کوردستانە زیاتر ڕوومان تێ بکەن بۆ ئێمە زیاتر بتوانین هاوکاری زیاتیان پێبەخشین بە تایبەتی ئێستا بەرەو سەرما و سۆڵە ئەچێ داواکارین لە ئەو خێرخوازانە لە ڕووی بەتانی فەش سوتەمەنی زیاتر هاوکارمان من بۆ ئەوە ئێمەش بتوانین زیاتر چاومان لەسەریان بێ و ماڵێکی زیاتر بەسەر بکەین و ئینشاڵڵا بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین
0 960 11 0 960 35 0 750 723 25 55. بسم الله الرحمن الرحیم پێشکی زۆر بە خێراتتانەکەین جنابتان وەکو دەستگای بەخشین کە ئەمە چوارەم یان پێنجەم جارە دێنە دەڤەری گەرمیان لە ناوچەکانی داودە و کفری و ڕزگاری و ئەوە لێرش سێ جارش تەوزیەکەن دەستان خۆشی سوپاسانەکەین بە ناوی هەموو ئەو میوانانەی دەڤەری دووسخڵمات و کە جنابتان هاوکارانەکەن سوپاسانەکەین لە بەتانی و لە دۆشک و لە خواردن و لە شیر و ئەو پێداوسێ سەراتانەی کەوا ئەو برایانەمان پێویستیانە دیارە ئێمە وەکو خەڵکی دووسخڵمات و سوپاس هەموو ڕێکخراوانەکەن کە دێن هاوکاریم خەڵکانەکەن بە حەقەتەم خەڵکانە کە ئێستا ئاوەرە بوون لە جێگە و ڕێگە و حاڵ و ماڵی خۆیان ئاوەرە بوون هاتنێ هەموو لە جێگەی خۆی خاوەن شتی زۆر باش بوونە چونکە ئەمە 25-26 ساڵە لێوێ دانیشتون هیچ کێشە و گرفتێکیان نەبووە ئێستا و کێشە و گرفتە ڕوویان کردەوە شتێکی عشایری و شخصینی شتێکە ئەبێ حکوومەتی هەرێم زۆر بە جدی غەمی بخوا بێت لە نزیگۆ بێت ئەبێ بچێتە ناوچەی داودە ئەو فەقیر و هەژاران بینێ کە چۆن ماڵ و حاڵیان جێڵاوە لەوێ بە هیچ شوێ ناتوان بڵن علاگەیش لە ماڵ خۆیان دەرکەن کە هەموو خاوەن خان و سیارە و ماڵ و مەطعەم و دوکان و شتی خۆیان بوونە بۆیە ئێمە وەکو کەمترینش خزمەت لە ڕێگەی دەستگاکانی خێرخوازی و شتمان پیان گەیاندوو بە گوێرەی توانە و تاقەت خۆمان جنابتان شکاتون یاخوا دەستان خۆش بێ لە شان ساغ بێ وڵام ئەمە کفایەت نییە داواکەین حکوومەت بە زووترین کات بێت ئەم خەڵکەوە بسم الله الرحمن الرحیم دیارە ئێمە وەکو دەستگای بەخشین تا ئێستا توانیمانە 600 خانەوادە لە خەڵکی دووس بەسەر بکەینەوە کە لە ناوچەی ئیداری گەرمیان لە کفری و کەلار و شوێنەکانی تر پەرتەوازە بوون و میوانی ئەو خەڵکن لێرە ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە توانیمان لە شارۆچکەی کفری 150 ماڵ بەسەر بکەینەوە ئێستاش لە شاری کەلارین بە عینی ڕۆژ توانیمان لێرەش 150 ماڵ بەسەر بکەینەوە و سوپاسی کۆمپانیای مەرجانی شەکەین ئەم شتانە کە ئێستا لە پشتمانەوەی دیارە 100 حیسەیان هی ئەوان بۆ کە نردویانە ئێمەش بە ئەمانەتەوە هێناومانە لێرە تەوزیعمان کردودا بەشمان کردو بەسەر ئەو خانەوادانەی کەوا خەڵکی دووزن و لیان قەوما و هاتنوتە ئەم ناوچەیە بۆیە داواکەین لە هەموو کۆمپانیاکان لەو بەتایبەتی ئەو کۆمپانیانەی کە شتی وشکیان هەیە وەکو ئەم کۆمپانیایە بتوانن ئینشاڵڵا هەر کۆمپانیایەک بە 100 ماڵ بێ 150 ماڵ بێ بە هەر چەندێ بێ کە ئەتوانێت دەستگیرۆیی بکە و ئیحسانی خۆی بکە و ئەو میوانانەی دووس بەسەر بکەینەوە کە ئێستا ئەمڕۆ لەم شار و شارۆچکانە پەرتەوازە بوون و وەزعێکی زۆر خراپیان هەیە و لە بارێکی دەرونی زۆر ناخۆشە ئاژین بە تایبەتی خەڵکی دووس کە ماڵەکانیشان سووتێنراوە ماڵەکانیان تەقێنراوەتەوە و ستەمێکی زۆریان لێکراوە ئەمڕۆژ ئێستا میوان لەم ناوچەی ئیدارەی گەرمیان بەشک و بە هەموو لای ئینشەڵڵا بتوانین کە بە دەستی خێرەوەمەندان بتوانین پشت بەخوای گەورە یارمەتیان بین و بتوانین خواردن و بەتانی و پێداویستی ئەوەی کەوا بە تایبەتیش کە وەرزی زستانە ئەو شتانێک کە پێویستیانە بۆ زستان بۆیان دابین بکەین ئینشەڵڵا بۆیە دوعای خێرمان لەسەر ئینشەڵڵا بۆ دەوڵەمەندان و خێرخوازان و خێرەوەمەندانی وڵاتەکەمان کە تا ئێستا ئێمە توانیمانە لەو ڕۆژەوەی ئەوان ئاوارە بوون توانیمانە 600 خێزان بەسەر بکەینەوە و هیوادارین دوعاکەین ئەوان بە زووترین کات بچنەوە سەر جێگە و ڕێگەی خۆیان و ئەگەرنا دەستی هیمەتی خێرەوەمەندان ئینشاءالله هەر ئاوەڵا بێ ئینشاءالله هەر درێژ بێ کە لە ڕێگەی ئێمەیە لە ڕێگەی خەڵکی ترەوە بتوانین یارمەتی ئەم خەڵکە بن و خوای گەورە هەموو لایەکمان موفق و سەرکەوتوو بکەن.
ئەگەر چی ڕۆژگارێک دانیشتوانی خورمات و لەسەر زێدی باب و باپیرانیان خەریکی کار و کەسابەت بوون. سەرڕای کار و کەسابەتی خۆیان هاوکاری و کۆمەکیان دەگەیاندا ئاوارە عەرەبەکان کە زۆرێکیان ئاوارە بن لە سنووری خورماتوو. بەڵام ئەمڕۆ بەهۆی ئەو زوڵمەی کە لێیان کرا و ڕێیان کردوتە دەڤەری گەرمیان وەکە بینین بە هەزارانیان ئاوارە بوون و تەنانەت شوێنی شتەجێ بوونیان نییە و تەنانەت هیچ پێداویستێکی سەرەتاییشیان لەگەڵ خۆیان نەهێناوە. بۆی بەخشین لە چەندەم وەجبەیدا توانی زۆرترین ژمارەیان هاوکاری و کۆمەکیان بکات و ڕۆژ لە دوای ڕۆژ بتوانین لە ڕێگەی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە دڵیان خۆش بکەین و ئەو ئازار و منێتی کە تووشیان بۆیان سوو بکەین. ئێمڕۆ وەک بینیتان لە دەڤەری گەرمیان توانیمان بە دوو شێواز لە دوو شوێنی جیاواز لە قەزای کفری و لە شاری کەلار زیاد لە 300 کەسیان دڵخۆش بکەین و خۆراکیان بەسەر دابەش بکەین. چاوەڕوانی هاوکاری زیاتر نێوەی ئازیز و خۆشەویست لەبەرەوەی ئەو هاوکاری و کۆمەکیانە ڕاستە دڵخۆشکەرە، بەڵام زۆر لەوە زیاتر ماون بۆ ئەوی بتوانین بە هەمومان زیاتر هاوکاریان بین و زیاتر ئەو منەتی و ناڕەحەتی و ناخۆشی تووشیان بۆ بۆیان ئاسان بکەین. لێرە سوپاسی هەموو کەسانەکەین کە هاوکارمان بوون لەگەڵ مانابوون لەم پرۆژانەدا و سوپاس بۆ تەواوی خێرخوازان و سوپاس بۆ کۆمپانیای مەرجان کە هاوکاری کردین لەم ئەڵقەی ئەم جارەماندا. تا بەرنامێکی پێتان شاد دەبینەوە بەخوای پەروەردگارتان ئەسپێرین هەشاد و کامەران بن، خواتان لەگەڵ.